بەڕێز سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، مامۆستایانی بەڕێز، خوێندکارانی خۆشەویست، کەسوکاری خوێندکاران، ئێوارەتان باش. بەخێر بێن بۆ ئاهەنگی سیانزەهەمین خولی دەرچوانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. سەرەتاش بە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز بە دەنگی مامۆستا بینەر تاها دەست پێ دەکەین، با بەڕێزیان بفەرمێت. السلام عليكم ورحمة الله وبركاته. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. اقرأ باسم ربك الذي خلق، خلق الإنسان من علق، اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم، علم الإنسان ما لم يعلم، كلا إن الإنسان ليطغى أن رآه استغنى، إن إلى ربك الرجعى، أرأيت الذي ينهى عبدا إذا صلى، أرأيت إن كان على الهدى أو أمر بالتقوى، أرأيت إن كذب وتولى، ألم يعلم بأن الله يرى، كلا لئن لم ينته لنسفعا بالناصية، ناصية كاذبة خاطئة، فليدع ناديه، سندع الزبانية، كلا لا تطعه واسجد واقترب. زۆر سوپاس بۆ مامۆستا بینەر تاها. ئامادەبوانی خۆشەویست، ئێستاش بە ڕێز و شکۆ بە پێوە دەوەستین بۆ سرودی نیشتیمانی ئەیڕەقیب و مارشی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. فەرموون ساتێک هەستنە سەر پێ. زانکۆی گەشەپێدان پێمای هەوڵ و تێکۆشان، بەیانی تۆ زۆر بەرزە، ئیقرا دروشم و ڕەمزە، ئیقرا دروشم و ڕەمزە، ئاڵای زانستی تۆیە، دەوڵەنی واشتۆیە، ئێمەی فێرخواز خوێندکار، لەبەردەم پەروەردگار، لەبەردەم پەروەردگار. پەیمانە دەین بە میلەت، شەکاوە بێ ئاڵاکەت، پەیمانە دەین بە میلەت، شەکاوە بێ ئاڵاکەت، پەیمانە دەین پەیمان، پەیمانە دەین پەیمان، بۆ خزمەتی کوردستان کار بکەین با دڵ و جان، بۆ خزمەتی کوردستان. ئەی زانکۆی گەشەپێدان پێمای هەوڵ و تێکۆشان، بەیانی تۆ زۆر بەرزە، ئیقرا دروشم و ڕەمزە، ئیقرا دروشم و ڕەمزە، ڕوونان دەکەی ڕێگامان بۆ ئێستا و داهاتوومان، بۆ ئاوەدانی و ژیان، بەردەوام گەشەپێدان، بەردەوام
زۆر سپاس فەرموون دانیشن. ئامادەبوانی بەڕێز ئێستاژ وتاری لیژنەی باڵای ئاهەنگی دەرچوون لەلایەن بەڕێز مامۆستا شۆڕش قادر عەلی پێشکەش دەکرێت بەڕێزیان با بفەرمێت. بەناوی خوای بەخشندەی میهرەبان. بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی ئەمیندارێتی زانکۆ، بەڕێزان ئەندامانی ئەنجومەنی زانکۆ، مامۆستا بەڕێزەکان، خوێندکارە ئازیزەکان، بەناوی لیژنەی ئاهەنگی دەرچوانەوە جوانترین پیرۆزباییتان ئاراستە دەکەین وەک پۆلێکی تری خوێندکارانی دەرچووی زانکۆکەمان کە توانیتان پاش 4 بۆ 5 ساڵ ماندووبوون و کۆشش بەری ڕەنجی خۆتان وەرگرنەوە و ئێستا بە شانازیەوە ببنە هەڵگری بڕوانامەی بەکالۆریۆس لە زانکۆیەکی پێشەنگ و پڕزانستی وەک گەشەپێدانی مرۆیی. ئامادەبوانی بەڕێز، خوێندکارانی بەڕێزی دەرچوو، زانکۆکەمان بە هەوڵ و ماندووبوونی سەرجەم مامۆستایان و کارمەندە بەڕێزەکان و لە سەرووی هەمویانەوە بە دڵسۆزی و لێبڕاوی سەرۆکی ئەنجومەنی ئەمیندارێتی و ئەنجومەنی زانکۆ بەردەوامە لە بەرەوپێشچوونی زانکۆمان. ئەمڕۆژ بە شانازی و خۆشحاڵیەوە پۆلێکی تری دەرچوان وەک چەپکە گوڵێک پێشکەش بە کۆمەڵگاکەمان دەکات. دەرچوانی ساڵانی پێشووی زانکۆمان لە هەر شوێنێکی کاردا دەرفەتیان بۆ ڕەخسابێت، سەروەریان بۆ خۆیان و زانکۆکەیان تۆمار کردووە. هیوادارین ئێوەی بەڕێزیش بە هەمان شێوە هەلی کارتان بۆ بڕەخسێت و قۆناغێکی تری نوێی ژیانتان بە سەربەرزی و خزمەت ببڕن. دووبارە پیرۆزبایی گەرم ئاراستەی ئێوەی بەڕێز دەکەین و بەختەوەرین کە ئەم ئاهەنگ و ڕێوڕەسمە شایستەی گەورەی و ڕێزی ئێوە بێت. شاد و سەرکەوتوو بن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شۆڕش قادر عەلی بۆ وتەکەیان. ئێستاش داوا لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی دەکەین بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکان. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بەڕێزان دەرچوانی سیانزەمین خولی زانکۆی گەشەپێدانی مرۆیی، ئامادەبوانی بەڕێز، سڵاوتان لێبێت. سەرەتا بە ناوی خۆم و سەرجەم ئەندامانی ئەنجومەنی زانکۆ و ستافی زانکۆ لە مامۆستایان و کارمەندان گەرمترین پیرۆزبایی ئاراستەی ئێوەی قوتابیان و خوێندکارانی دەرچووی زانکۆکەمان دەکەم. هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم بە بۆنەی تەواوکردنی خوێندنی بەکالۆریۆس. هەروەها ڕێز و سڵاو دەگەینە خانەوادە بەڕێزەکانتان کە خزمەتێکی گەورەیان بە ئێوە کردووە تا بگەنە ئەم ڕۆژە و دڵسۆز و خەمخۆری ئێوە بوون. خوێندکاران و قوتابیانی خۆشەویست، زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە کاتێکە ئاهەنگی سیانزەمین خولی دەرچوانی ئەنجام دەدات، جێخۆیەتی شانازی بەوە بکات زانکۆیەکە لەسەر بنەمای زانستی و ئەکادیمی سەرجەم دەرچوانی بۆ کۆمەڵگە ئامادە کردووە تاوەکو بتوانن بە پێی پسپۆڕیەکانتان خزمەت بکەن. بۆیە هەر کاتێک هەلی کار ڕەخسا بێت، دەرچوانی زانکۆ بەهۆی لێهاتوویانەوە توانیویانە جێگای خۆیان بکەنەوە و ڕۆڵی بەرچاو ببینن لە هەر کار و پرۆژەیەکدا بەشدار بووبن. قوتابیان و خوێندکارانی ئازیز، ستافی زانکۆ هەمیشە لە خەمی ئەوەدا بووە کە سەرجەم هۆکارەکان دەستەبەر بکات بۆ ئێوەی ئازیز تا بتوانن کەشێکی تەواو زانستی و پەروەردەیی تایدا ژیانی زانکۆیی بەسەر بەرن. لەم ڕوانگەیەوە زانکۆ هەم ئاهەنگی تەواوی لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی حکومەتی هەرێمی کوردستاندا کردووە و لەسەر ئاستی باڵا بەشداری لە تەواوی خول و وەرکشۆپ و پانێڵ و سەرجەم چالاکیەکان کردووە کە تایبەت بوون بە دڵنیایی جۆری و متمانە بەخشین و پەرەپێدانی پرۆگرامەکان.
ئەمە سەر ڕای ئەوەی زانکۆی گەشەپێدانی مرۆیی یەکەم زانکۆ بووە لەسەر ئاستی زانکۆ تایبەت و حکومیەکان کە بەدەم داواکاری وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و هاتووە و بۆلۆنیا پرۆسێسی جێبەجێ کردووە. هەروەها زانکۆ نامەی لێک تێگەیشتنی لەگەڵ زانکۆکانی ناو و دەرەوەی هەرێم بە ئەنجام گەیاندووە و بەم نزیکانە پشتیوان بەخوای گەورە لەگەڵ چەند زانکۆیەکی ئەوروپی نامەی لێک تێگەیشتن بە ئەنجام دەدات. ئامادەبوانی بەڕێز زانکۆ لەم ساڵدا چەندین چالاکی زانستی بە ئەنجام گەیاندووە وەک ئەنجامدانی پانێڵ بۆ پرسە هەنووکەیەکان لەوانە بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە پرسی موچە و پانێڵ دەربارەی سامانی کولتوری میلەتەکەمان ئەمە سەرڕای ئەنجامدانی دەیان وەرکشۆپ و خولی تایبەت دەربارەی بابەتە تەندروستیەکان و چەندین بابەتی گرنگ و هەنووکەیی هەموو ئەمانە لە پێناو بەستنەوەی زانکۆ بە کۆمەڵگاوە کە ئەمڕۆ زیاتر لە هەموو کات زانکۆکان گرنگە ڕۆڵیان هەبێت لە چارەسەر و بەرچاوڕوونی بۆ کۆمەڵگا. ئەمڕۆ زانکۆ خاوەنی دوو گۆڤارە کە متمانەی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەیە بۆ مامۆستایان گرنگە بۆ بڵاوکردنەوەی توێژینەوەکانیان و ئەم ساڵ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەڵسەنگاندن بۆ سەرجەم گۆڤارەکان ئەنجام درا. هەردوو گۆڤارەکەی زانکۆ لەم هەڵسەنگاندندا جارێکی تر متمانەی وەزارەت پێبەخشایەوە. ئەم متمانەیە ڕەنگدانەوەی ئازبەرزی ئەو دوو گۆڤارە و دڵسۆزی ستافەکان دەگەیەنێت. ئەمە سەر ڕای ئەوەی دەستگای ئاسیف بۆ پۆڵەنکردنی گۆڤارەکان داوای لە ستافی گۆڤاری زانکۆی گەشەپێدانی مرۆیی کردووە بەشدار بێت لە کۆنفرانسی تایبەت بە دەستگاکە کە بڕیار وایە ئەم ساڵ بەڕێوە بچێت. سەبارەت بە پرۆسەی خوێندن و بوارەکانی پەیوەندی زانکۆ لەگەڵ زانکۆکانی دەرەوەی وڵات ساڵانە مامۆستایان و خوێندکارانمان بەشداری لە بەرنامەکانی زانکۆکانی ئەوروپا دەکەن. لە ئێستادا بەڕێوەبەری پێداگۆجی زانکۆ بەشدارە لە خولێکی تایبەت بە پێداگۆجی لە وڵاتی فەنلەندا. ئەو خولە نزیکەی 2 مانگ دەخایەنێت. زانکۆ لە هەموو ئەو خولانەی پێشتریش ئەنجام دراون بەشدار بوو و بەشێک لە خەرجەکانی گرتووەتە ئەستۆ. جێ ئاماژەیە زانکۆی گەشەپێدانی مرۆیی وەک زانکۆیەکی تایبەت لە سنووری پارێزگای سلێمانی ڕێگە پێدراوە بەکردنەوەی خولی ڕاهێنانی پێداگۆزی و پەرەپێدانی ئەکادیمی بۆ هەڵگرانی بڕوانامەی ماستەر و دکتۆرا بۆ ئەوەی بڕوانامەی وانەوتنان پێبەخشێت و بتوانن لە زانکۆ و پەیمانگە حکومی و تایبەتەکاندا وانە بڵێنەوە. ئەمە سەر ڕای ئەوەی زانکۆ لەلایەن وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیەوە لەم ساڵانی دواییدا متمانەی ئەوەی پێبەخشرا کە بڕواناوی ماستەر بداتە پۆلێک لە خوێندکاران لە پسپۆڕێ جیاوازەکان. ئامادەبوانی بەڕێز جێی خۆیەتی لەم بۆ نەگرنگەدا ئاماژە بۆ بکەم خوێندکارانمان لە کۆلێجی زانست و تەکنۆلۆژیا لە ڕێگەی زنجیرەیەک پێشبڕکێوە لە بواری نێتوەرکن و کۆمپیوتین و کلااود هەڵبژێردنان بۆ ئەوەی نوێنەرایەتی سەرکردایەتی هەڵبژاردەی زانکۆکانی عێراق لە ئاستی هەرێمی و جیهان بکەن. ئەم پێشبڕکێیە لەلایەن کۆمپانیای جیهانی هواوی لە چین بەڕێوە چوو. خوێندکارانمان توانیان لە نێو 8 وڵاتی بەشدار بوو پلەی یەکەم بەدەست بهێنن. ئەم سەرکەوتنە جارێکی تر سەلمێنەری ئەو ڕاستیەیە کە سەرجەم ستافی زانکۆ و قوتابیان و خوێندکارانمان توانیویانە دەستکەوتە زانستیەکان لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ وڵاتمان دەستەبەر بکەن. بەڕێزان جێی خۆیەتی لێرەدا زۆر سوپاسی خاوەنی زانکۆ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر عەلی قەرەداغی بکەین کە هەمیشە پشتیوانی زانکۆی کردووە و بەڕێزیان بەردەوام گرنگی زۆر بە ئاستی زانکۆ بەرزی و زانکۆ و ئاستەکەی دەدا و ئەو پشتیوانی بەڕێزیان بەرز دەنرخێنین. ئازیزان لە کۆتاییدا جاریشتر پیرۆزباییتان ئاراستە دەکەین لە خوای گەورە داواکارم هەنگاوەکانی داهاتوتان سەرکەوتوو بەردەوام بێت. زۆر سوپاسان دەکەم. خوێندکارانی بەڕێز ئێستاش کاتی وتەی سوێن خواردنە. وتەی سوێن خواردن لەلایەن بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر هیوا ئەبوبەکر عەلی یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگەڕی و دارایی پێشکەش دەکرێت با بەڕێزیان بفەرمێت. داوا لە خوێندکارانی بەڕێز دەکەین هەستنە سەر پێ و لە لاپەڕە 15 ڕێبەری دەرچووندا وتەی سوێن خواردن بدۆزنەوە و لەگەڵ بەڕێزیان بیڵێنەوە. سوێن دەخۆم بەخوای گەورە. جملەی نەبوو. سوێن دەخۆم بەخوای گەورە.
دڵسۆز بم بۆ کوردستان ئەمەکدار بم لە کار و پیشەکەمدا لە پێناو بەدیهێنانی ئامانجی گەلەکەم هەوڵ بدەم کار بکەم بۆ پێشخستنی وڵاتەکەم. سپاس دەستان خۆش. سپاس فەرموون دانیشن. زۆر سپاس بۆ بەڕێز یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری کارگەڕی و دارایی. ئامادەبوانی بەڕێز ئێستاش ڤیددیۆیەکمان هەیە و سەرنج دەدەینە چەند دیمەنێک لە زانکۆی پێشەنگ زانکۆی گەشەپێدانی مرۆیی. با پێکەوە سەرنج بدەین. زانکۆی گەشەپێدانی مرۆیی لە پێشەنگی زانکۆکانی عێراق و هەرێمی کوردستاندایە. دەرچوانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی خاوەنی بڕوانامەیەکی بەهێزن. زانکۆی گەشەپێدانی مرۆیی ژینگەیەکی زانستی بۆ خوێندکاران ڕەخساندووە و چەندین هۆڵ و تاقیگەی زانستی و ئامێری پێشکەوتوو بۆ وانە پراکتیکیەکان فراهەم کردووە بۆ ئەوەی دەرچوانی بە ئەتوانە و لێهاتوویە و کارامەیی بەهێزەوە ئاراستەی بازاڕی کار بکرێن. لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی گرنگی بەلایەنی تەندروستی و حەز و خولای خوێندکاران دەدرێت و چەندین یانەی کولتوری و هونەری و زانستی بۆ خوێندکاران کراوەتەوە و بەردەوام پێشبڕکێی وەرزشی و زانستی و هونەری بۆ خوێندکاران دەکرێتەوە. زانکۆی گەشەپێدانی مرۆیی پێکهاتووە لە 6 کۆلێجی گرنگ کە چەندین بەشیان لەخۆ گرتووە: کۆلێجی زانست و تەکنۆلۆجیا، کۆلێجی پەرستاری، کۆلێجی زانستە تەندروستیەکان، کۆلێجی یاسا و ڕامیاری، کۆلێجی زمان، کۆلێجی کارگێڕی و ئابووری. ئامادەبوانی بەڕێز ئێستاش ڤیددیۆیەکی ترمان دەبێت و سەرنج دەدەینە سەر چەند چالاکی 4 خوێندکارمان کە وەک بەڕێز سەرۆکی زانکۆ بەوردی ئاماژەی پێدا سەرکەوتنی گەورەیان تۆمار کردووە سەرەتا لە وڵاتی بەحرین لە پێشبڕکێی ICT بەشداریان کردووە و پاشانیش لە وڵاتی سین 2 لەو خوێندکارانەمان بە ناوەکانی بەیاد ئارام و بڕواشیروان توانی ویانە براوەی یەکەمی خەڵاتەکە بن لەسەر ئاستی جیهان. پیرۆزە شانازیان پێوە دەکەین. بەڕێزان ئێستاش ناوبڕێک وەردەگرین و کورتە ڤیددیۆیەکی ترمان هەیە. بەڕێزان ئێستاش کاتی بەخشینی بڕوانامەیە و داواکارین لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر مەریوان ئەحمەد ڕەشید سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی بفەرمێت بە بەخشینی بڕوانامە بە خوێندکاران.
سەرەتاش لە کۆلیژی یاسا و ڕامیاریەوە دەست پێ دەکەین و داوا لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر کەنعان حەمەغەریب عەبدوڵڵا ڕاگری کۆلیژی یاسا و ڕامیاری دەکەین بۆ داواکردنی بڕوانامەی دەرچوون لە بەڕێز سەرۆکی زانکۆ. تکایە خوێندکارانی کۆلیژی یاسا و ڕامیاری فەرمونون هەستنە سەر پێ. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێستاندا وەستاون سەرجەم پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بە کالۆریۆسیان لە پسپۆڕی یاسا و دیبلۆماسی و پەیوەندیە گشتەکان تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بە کالۆریۆس لە پسپۆڕەکانیاندا. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی یاسا و ڕامیاری و ئاماژە بڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆ ژمارەیەک بۆ ساڵی خوێندنی 2024-2025 بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانامەی بە کالۆریۆس بە دەرچوانی بەشەکانی یاسا و دیبلۆماسیەت و پەیوەندەگشتەکان لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. بۆ بەڕێز ڕاگری کۆلیژی یاسا و ڕامیاری. ئێستاش کۆلیژی زمان داوا دەکەین لە بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر سوهەیب مستەفا تەها ڕاگری کۆلیژی زمان بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامەی دەرچوون لە بەڕێز سەرۆکی زانکۆ. خوێندکارانی بەڕێزی کۆلیژی زمان فەرمونون هەستنە سەر پێ. ماشەڵڵاتان لێبێت. بەڕێز سەرۆکی زانکۆ، ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێزتان وەستاون سەرجەم پێداویستەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بە کەلۆریۆسیان لە پسپۆڕی زمان و ئەدەبی ئینگلیزی تەواو کردووە. داواکارین لە بەڕێزتان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بە کەلۆریۆس لە پسپۆریەکەیاندا لەگەڵ ڕێزدا. لەسەر داواکاری بەڕێز ڕاگری کۆلێجی زمان و ئاماژە بەڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆ ژمارەیەک بۆ ساڵی خوێندنی 2024-2025 بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانای بە کالۆریۆس بە دەرچوانی بەشی زمان و ئەدەبی ئینگلیزی لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. پیرۆستان بێت. ڕاگری کۆلیژی زمان ئێستاش کۆلیژی زانست و تەکنەلۆژیا داوا دەکەین لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر موسهر شعبان محمود ڕاگری کۆلیژی زانست و تەکنەلۆژیا بۆ داواکردنی بڕوانامەی دەرچوون لە بەڕێز سەرۆکی زانکۆ. خوێندکارانی کۆلیژی زانست و تەکنەلۆژیا فەرمونون هەستنە سەر پێ. السيد رئيس الجامعة المحترم، الطلبة الواقفون أمامكم قد أكملوا متطلبات شهادة البكالوريوس في تخصصي علم الحاسوب وتكنولوجيا المعلومات، لذا نطلب من جنابكم الموافقة على منحهم شهادة البكالوريوس كل حسب اختصاصه. لەسەر داوای بەڕێز ڕاگری کۆلێجی زانست و تەکنۆلۆجیا ئاماژە بڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆ ژمارەیەک بۆ ساڵی خوێندنی 2024-2025 بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانای بە کالۆریۆس بە دەرچوانی بەشەکانی زانستی کۆمپیوتەر و تەکنۆلۆژیای زانیاری لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوو جیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆستان بێت. ئێستاش کۆلیژی کارگەڕی و ئابووری داوا دەکەین لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر موحسین ئیبراهیم ئەحمەد ڕاگری کۆلیژی کارگەڕی و ئابووری بفەرمێت بۆ داواکردنی بڕوانامەی دەرچوون لە بەڕێز سەرۆکی زانکۆ. خوێندکارانی کۆلیژی کارگەڕی و ئابووری فەرمونون هەستنە سەر پێ. بەڕێز سەرۆکی زانکۆ،
ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێستان وەستاون سەرجەم پێداویستیەکانی بەدەستێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی ژمێریاری و کارگێڕی کار و زانستی دارایی و بانک تەواو کردووە. داواکارین لە بەڕێستان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس لە پسپۆڕیەکانیاندا لەگەڵ ڕێزدا. لەسەر داواکاری بە ڕێزڕاگری کۆلێجی کارگێڕی و ئابووری و ئاماژە بە بڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆ ژمارە 1 بۆ ساڵی خوێندنی 2024-2025 بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانای بەکالۆریۆس بە دەرچوانی بەشەکانی ژمێریاری و کارژێڕی کار و زانستی دارایی و بانک لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت پیرۆستان بێت. پیرۆزە. سپاس بۆ بەڕێز ڕاگری کۆلیژی کارگێڕی و ئابووری. ئێستاش کۆلیژی زانستە تەندروستیەکان داوا دەکەین لە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر ئەنوەر محەممەد فەرەج یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی بۆ داواکردنی بڕوانامەی دەرچوون لە بەڕێز سەرۆکی زانکۆ فەرموون. خوێندکارانی کۆلیژی زانستە تەندروستیەکان فەرموون هەستنە سەر پێ. بەڕێز سەرۆکی زانکۆ ئەم خوێندکارانەی لە بەردەم بەڕێستان داوەستاون سەرجەم پێداویستیەکانی بەدەستهێنانی بڕوانامەی بەکالۆریۆسیان لە پسپۆڕی زانستی تاقیگەی پزیشکیدا تەواو کردووە. بۆیە داواکاری لە بەڕێستان بفەرمونون بە بەخشینی بڕوانامەی بەکالۆریۆس لە پسپۆڕەکەیاندا لەگەڵ ڕێزدا. لەسەر داواکاری بە ڕێزیادەی سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی و خوێندنی باڵا ئاماژە و بڕگەی دووەم لە کۆنووسی کۆبوونەوەی ئەنجومەنی زانکۆ ژمارە 1 بۆ ساڵی خوێندنی 2024-2025 بە پێی ئەو دەسەڵاتەی پێمان دراوە بڕیارماندا بە بەخشینی بڕوانای بەکارۆس بە دەرچوانی بەشی زانستی تاقیگەی پزیشکی لەگەڵ پێدانی هەموو ئەو مافوجیاوکانەی ئەم بڕوانامە پێیان دەبەخشێت. پیرۆزە. زۆر سوپاس بۆ بەڕێز یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی. زۆر سوپاس بۆ بەڕێز سەرۆکی زانکۆی گەشەپێدانی مرۆیی. بەڕێزان ئێستاژ ناوبڕێکی کورد ڤیددیۆیەکی کورتمان هەیە و دەگەڕێنە وڵاتان. ئامادەبوانی بەڕێز ئێستاش ڤیددیۆیەکمان هەیە کە ئاشنا دەبین بە خوێندکارانی بەشداربووی پرۆگرامی ئێراسمەس پلس کە تایبەتە بە وڵاتانی ئەوروپا و زانکۆی گەشەپێدانی مرۆیی بەردەوام بەشدار بۆ تیایدا هەردوو بەشی زانستی کۆمپیوتەر و تەکنەلۆژیای زانیاری توانیویانە کورسی لەو پرۆگرامەدا بەدەست بهێنن. ئەمەش یەکێکی ترە لە سەرکەوتنە بەردەوامەکانی زانکۆی گەشەپێدانی مرۆیی و لێرەدا زیاتر ئاشنا دەبین.